ئێرانیەکان بۆ واز لە لوبنان ناهێنن؟ چیرۆکی پەیوەندی نێوان ئێران و لوبنان چییە و لە چیەوە سەری هەڵداوە؟ بەرەنگاربوونەوەی لە مەترسی پانعەرەبیزم و هەروەها یەکگرتووی وڵاتانی عەرەبی پێویستە ئیتر سیاسەتی لاواندنەوەی شیعەکانی لوبنان بخرێتە ئەولەویەتی سیاسەتی دەستگای دیپلۆماسی ئێرانەوە. ئەم قسانەی سەرەوە پێشنیاری سەرهەنگ پاشایی بەرپرسی ئەو کاتەی ژووری ڕۆژهەڵاتی ساواک واتە دەستگای ئەمنی و سیخوڕی سەردەمی پاشایەتی پەهلەویە. لە نیوەی دووهەمی سەدەی بیستەم دیاردەی پانعەرەبیزم و پرسی یەکڕێزی و یەکگرتووی وڵاتانی عەرەبی و ئەگەری پشتیوانی لە سەرهەڵدانی بزاوی عەرەبی لە ئێراندا شای ئێرانی تووشی نیگەرانی و مەترسی جددی کردبوو بە شوێن چارەسەردا بوو. دەرەنجام ئەم پێشنیارەی سەرهەنگ پاشایی وەک چارەسەری سەرەکی سەرەتا بە نهێنی و دواتر بە فەرمی پەسەند کرا. لاواندنەوەی شیعەکانی لوبنان و ڕێبەریکردنیان لەلایەن تارانەوە بە مەبەستی لاوازکردنی پانعەرەبیزم وەک بەشێک لە ئەولەویەتی سیاسەتی دەرەوەی ئێران دیاری کرا. ئەگەرچی ئەم پێشنیارە سەرەتای دەستپێکردنی سیاسەتی دەرەوەی نادەوڵەتی ئێران و بەواتایەک دەستپێکردنی سیاسەتی پەیوەندی لەگەڵ گروپە قەومی و ئاینیەکانی نزیک لە ئێرانەوە بە مەبەستی دروستکردنی گوشار و پارێزگاری لە بەرژەوەندیەکانی ئێران بوو، بەڵام چیرۆکی پەیوەندی نێوان ئێران و لوبنان دەگەڕێتەوە بۆ سەردەمی دامەزراندنی یەکەمین دەسەڵاتی شیعە لەلایەن شا ئیسماعیلی سەفەویەوە. هەر پاش دامەزراندنی دەسەڵاتی سەفەوی لە ساڵی 1501دا شا ئیسماعیل لەگەڵ شوێنکەوتووان و لایەنگرانی واتە قزڵباش یان سەرسوورەکان لە مزگەوتی تەورێزدا ئامادە بوو لە یەکەم بڕیاری خۆیدا مەزهەبی شیعی وەک مەزهەبی فەرمی وڵات دیاری کرد و ڕاشکاوانەش ڕایگەیاند هەرکەس بەراعەت لە مەزهەبی سوننە نەکات شمشێر و خەنجەری دەبانی قزڵباشەکان چاوەڕێی دەکات و ئیتر بەم جۆرە و لە ڕێگەی کوشتنی نزیک 20,000 کەس لە خەڵکی ئەو کاتەی تەورێز بە شیعەکردنی ئێران دەستی پێکرد. دەسەڵاتی سەفەوی و بە تایبەت شا ئیسماعیل بۆ بە شیعەکردنی وڵات پێویستی بە مەلا و ئاخوندی شیعە هەبوو کەچی ئەو کاتە بەهۆی زاڵبوونی مەزهەبی سوننە لە ئێراندا مەلا و ئاخوندی شیعە بە دەگمەن دەست دەکەوت. هەر بۆیە بە ناچاری پەنایان بردا ناوچەی جەبەل عامەلی لوبنان وەک یەکێک لە گرنگترین ناوەندەکانی ئاینی شیعە. هەر لەم ڕێگەیەوە چەندین مەلای شیعی ناوداریان بانگهێشتی ئێران کرد و ئیتر لە ڕێگەی سیاسەتی مەلا شیعەکانی جەبەل عامەل و زەبری کوشندەی شمشێری قزڵباشەکانی شا ئیسماعیل داپڵۆسینی سوننەکان و پوکاندنەوەی مەزهەبی سوننە دەستی پێکرد. لەوانەیە ئەگەر شەڕی چاڵدێران لە ساڵی 1514 نەقەومایە ئێستا لە ئێراندا سوننەیەک نەبایە. بەگشتی چاڵدێران ڕەوتی خێرایی بە شیعەکردنی خەڵکی تا ڕادەیەک خاو کردەوە. لەم بابەتەدا پەیوەندی نێوان لوبنان و ئێران هەر لەم ئاستەدا مایەوە، چونکە ناوچەی لوبنانی ئەو کاتە لەژێر دەسەڵاتی عوسمانی سوننە مەزهەبدا بوو. دەسەڵاتی عوسمانی بۆ ماوەی 4 سەدا درێژەی کێشا و ڕێگەی بە بەردەوامی پەیوەندی نەدا. کۆتایی شەڕی یەکەمی جیهانی و ڕووخانی ئیمپراتۆری عوسمانی هەوڵێکی سەرەتایی بوو بۆ دامەزراندنی دەوڵەتێکی نوێ لەلایەن لەندەن و پاریسەوە. هەر لەم ئاراستەیەدا لە قۆناغی یەکەمدا وڵاتی سووریا لە ساڵی 1920 بە سەرۆکایەتی مەلیک فەیسەڵ دامەزرا. بەڵام هەر زوو پاریس دژی ئەمە وەستایەوە و هێنری گروێی وەک نوێنەری فەرەنسا ڕەوانەی ناوچەکە کرد و ئەویش فەیسەڵی ئاودیوی بەغداد کرد کە دواتر بوو بە مەلیکی بەغداد. سەرڕایەوەی عەرەبەکانی ئەو ناوچەیە جەختی زۆریان کردەوەکە لە چوارچێوەی دەوڵەتی نوێی سووریادا بمێننەوە، بەڵام گورو و دەوڵەتی نوێی لوبنانی دامەزراند و تا ساڵی 1943 ئەم وڵاتە ساختەکراوەی دەستی گرووی فەڕەنسی سربەخۆیی تەواوی بەدەست نەهێنا و لە ژێر دەسەڵاتی پاریسدا مایەوە. لە ماوەیەدا شیعەکان سەرڕایەوەی مافی سەرۆکی پەرلەمانیان لەلایەن فەرەنساوە بۆ دابین کرا،
بەڵام لە خراپترین دۆخدا دەژیان و نیگەرانی ژیان و بێکاری تەنگی پێ هەڵچنی بوون. بۆیە وەک داماوترین خەڵکی لوبنان ڕوویان لە بەیروتی پایتەخت کرد و سەرقاڵی کرێکاری و پۆڵکێشان و هەندێک کاری دیکەی نەشیاو بوون. پاش سەرکەوتنی شۆڕشی 14 تەموزی ساڵی 1958 و ڕووخانی سیستەمی پاشایەتی لە عێراق، هەڵکردنی دروشمی گەڕاندنەوەی خوزستانی پڕ لە نەوت بۆ باوەشی دایکی نیشتمان لەلایەن عەبدولکەریم قاسمەوە لە پاڵ دیاردەی پانعەرەبیزم، ئیتر شای ئێرانی بەجددی تووشی نیگەرانی و مەترسی کرد. هەر بۆیە بەپەلا پێشنیارەکەی سەرهەنگ پاشایی واتە بژاردەی لاواندنەوەی شیعەکانی لوبنان بە مەبەستی لاوازکردنی پرسی یەکڕێزی عەرەب و هاندانی شیعەکانی عێراقی خستە ئەولەویەتی سیاسەتی دەرەوەی ئێرانەوە. لە هەنگاوی یەکەمی ئەم سیاسەتەدا ئیمام موسای سەدر بۆ ڕێبەرایەتی شیعەکان لەلایەن شای ئێرانەوە و بە پێشنیاری ساواک وەک باشترین بژاردە دیاری کرا. موسای سەدر پیاوێکی باڵابەرز، دەستپاک، ڕەزاسووک، خوێندەوار و زانا بوو. ئەگەرچی سەدر خۆی لە شاری قوم لەدایک بوو و باوکیشی بەڕێوەبەری گەورەترین ناوەندی ئاینی شیعە واتە حەوزەی ئاینی شاری قوم بوو، هەروەها بەشێکی بەرچاو لە بنەماڵەکەشیان لە عێراقدا بوون، بەس ڕەکوڕیشەی لە بنەڕەتدا دەگەڕایەوە بۆ شاری جەبەل عامەلی لوبنان و هەر ئەمە ڕێگەی بۆ کردەوە وەک ڕێبەری شیعەکانی لوبنان لەلایەن ئەوانەوە قبوڵ بکرێت. موسای سەدر لە ساڵی 1959 تارانی بەرەو بەیروت بەجێهێشت و توانی لە ماوەیەکی کەمدا شیعەکانی لوبنان لە دەوری خۆی کۆ بکاتەوە و شوناسی شیعەبوونیان زیندوو بکاتەوە. ئەمەش بۆ دەسەڵاتی ئێران جێگەی ڕەزامەندی و دڵخۆشی بوو. ئەگەرچی پەیوەندی نێوان شای ئێران و موسای سەدر هەڵبەز و دابەزی زۆری بەخۆیەوە بینی، بەڵام بەگشتی موسای سەدر لە ڕۆژی هاتنیەوە بۆ بەیروت و تا ڕۆژی ونبوونی بەفیتی معەممەر قەزافی واتە لە ماوەی 19 ساڵدا شوناسی شیعەکانی لوبنانی زیندوو کردووە و یەکڕیزی و یەکگرتووی ڕیزەکانی شیعی مسۆگەر کرد، نمونەیەکی بەرچاوی بۆ شیعەکانی عێراق دروست کرد و گرنگتر لە هەموویشی درزی خستەوە پرسی یەکڕیزی عەرەبەکان. ئەم چالاکیانەی سەدر بۆ شای ئێران تا ئەو ڕادەیە گرنگ و پڕبایەخ بووکە ڕاشکاوانە ڕایگەیاند. سەدر بە ڕادەی 3 باڵیۆز بۆ تاران چالاکی دەنوێنێت. پاش شۆڕشی ئیسلامی لە ساڵی 1970 و دامەزراندنی کۆماری ئیسلامی لە ئێراندا، ئیتر دروشمی نەمان بۆ ئیسرائیل وەک بەشێک لە سیاسەتی دەرەوەی تارانی مەلاکان دیاری کرا. ئەگەرچی سەدر نەما بوو، بەڵام تاران هەرزوو بە دیاریکردنی ڕێبەرانی نزیک لە خۆی وەک حەسەن نەسڕوڵڵا جێگەی پڕکردەوە و ئەمجارە هێزی میلیشیایی بە ناوی حیزبوڵڵا بۆ دروستکردن و تەنانەت پڕچەکیشی کردن. ئیتر دوای ئەوە بوونە دارەدەستی سەرەکی مەلاکانی تاران لە ناوچەکەدا، کەواتە پێگەی شیعەکانی لوبنان بۆ ڕژێمی مەلاکان نەک تەنیا لاواز نەبوو، بگرە سەدقاتیش زیاتر بوو. ئەمجارە تاران چەندین مەبەستی سەرەکی دیکەی هەبوو، دروستکردنی هێڵی نێوان شیعەکان، هەر ئەو شتەی کە مەلیک حوسێنی ئوردون وەک هیلالی شیعە پێناسەی کردبوو. تاران دەیویست ئەمجارە لە ڕێگەی ئەم هێڵەوە وا بکات خۆی شیعەکان تاران بە پایتەختی خۆیان بزانن، ڕێبەری ئێران وەک ڕێبەری خۆیان پێناسە بکەن و لە جیاتی بەرژەوەندی وڵاتی خۆیان بەرژەوەندی ئێرانی ناوەندی شیعە بپارێزن. بەگشتی تاران لە شیعەکانی لوبنانەوەی چاوەڕێ دەکرد کە کێشە بۆ ئیسرائیل دروست بکەن، جارجاریش هێزە ڕۆژاواییەکانیش بکەنە ئامانج، دژبەرانی ڕژێمی ئێران لە دەرەوەی وڵات تیرۆر بکەن، ڕێگری لە یەکڕیزی عەرەب بکەن و ئاشتەوایی عەرەب و ئیسرائیل ڕابگرن، کە سەرجەمیان دابین کران و تاران توانی لەم ڕووەوە هاوسەنگی هێز بپارێزێت و خۆی وەک هێزێکی سەرەکی ناوچەکە نیشان بدات. بەگشتی ڕاستە ئامادەبوونی ئێران لە لوبنان تێچووی زۆری بۆ تاران هەبووە، بەڵام دەستکەوتی سەیریشی هەبووە و لە ئێستادا ئیتر کۆی شیعەکانی جیهان ڕوویان لە تارانە و خۆیان بە بەشێک لە ئێران پێناسە دەکەن و ڕێبەری ئێران بە ڕێبەری خۆیان دەزانن، بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی ئێرانیش ئامادەی هەر چەشنە باجدانێکن. دیارە لەم ڕووەوە ئێرانیەکان باش لە بایەخی لوبنان و شیعەکانی ئاگادارن، هەر بۆیە مەحاڵە بەم زوانە واز لە لوبنان و شیعەکانی بهێنن، بە تایبەت لەم ڕۆژگاری هەڵکشانی گرژیەکانی ئیسرائیل و حیزبوڵڵادا کە ئێران دەتوانێت لە ڕێگەی ئەم هێزە وەلائیەوە گرفت و سەر ئێشەی زۆر
بۆ ئیسرائیل دروست بکات.